ئێمە واژۆمان کۆ کردەوە تەقدیمی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە و هەروەها داواشمان کردەوە بە ڕسمی کە بێ سەرۆکی وەزیران بێتە ناو پەرلەمان بۆ ئەوەی کە پرسیاری لێ بکەین لەسەر ئەم بابەتە چونکە ئێمە هەمیشە باز لە سیادەی عێراقەکەین کە کاتێ ئەم وڵاتە سیادەی لە دەست با بەهۆیەوەی کە دەوڵەتێکی دراوسێ و تورکیا هات بێتە ناو وڵاتەکەتەوە قسفی ناوچەکان تەکا کە ئەمە ڕەنگە هەمین جار بێ ئەم قسانە بکەین بەڵام ئێمە وسکوت نابین هەر قسەی لەسەرەکەین لەبەرەوەی بەڵنگ بوونمان یعنی مانای ئەوەیە کە قبولی ئەوە زمان ئێمە قبولی ئەوە زمان نییە و لەبەرەوەی پەرلەمان دانیشتنی نەکردو ئەکید دانیشتن بکرێ جارێکی تر ئەم مەسەلەی ئێمە ئەو ڕوژێنینەوە باسەکەین کە ئەبێ ئیلا سەرۆک وەزیران بێت لەسەر ئەمە پێمان بڵێ فعلەن بە ئیرادەی خۆی هاتۆتە ئەم دەوڵەتە بە ئیرادەی دەوڵەتی عێراقی هاتۆتەنەوە یاخود چ زۆعفێکی دەوڵەتی عێراقیە کە قبولی ئەم هەموو دەستدرێژەی دەوڵەتێکی دراوسەیەکان بەناو هەرێمەکەم ئەمان هەموو اعتیمادەکانیان لەسەرەوەیە کە ئەمە سیادەی دەوڵەتە ئەبێ دەوڵەتی عێراقی بێدەنگ نەبێ لەسەری و هەرەمەش بوو کە ئێمە ئەمڕۆ من بینیم نووسراوێکی جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بەهۆی سووتانی ناوچەکان و شاخەکانی هەرێمی کوردستان و لەلایەن دەوڵەتی تورکیاوە تەڵەبێکی بەرز کردوتەوە بۆ حکوومەتی عێراقی کە ئەبێ ڕوونکردنەوەمان بنێ بۆچی بێدەنگن لەسەر ئەو هەموو دەستدرێژی و پێشەلکاری کە دەوڵەتی تورکیای کا بەرامبەر بە ناوچەکان یعنی کەواتە ئەمە کاتێکم باسی جێگری دووەمەکەین جێگری دووەم کوردە و نوێنەری کووردە ناوماڵی کوردی هەر ئەوەیە کەوتومانە ئەبێ پێکەوە جارێکی تر دانیشتن بکەن ئەوانیش حیزبەکانی دەروی هەرێمی کوردستانیش پەکەکە و هەر حیزبێکی تریش بێ ئەبێ ڕێز لە ئیرادەی ئەم حیزبانی ناو هەرێمی کوردستان ڕێز لە حکوومەتی هەرێمی کوردستان بکە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ ئەو بەشەی کە پێی وترێ نەتەوایەتی لە بیری نەچێ چونکە ئێمە نەتەوایەکین ئەمە ماڵی هەموو کوردەکانە ئەبێ ئەو لانکەیە بێ فعلەن بۆ هەموو هێزە کوردەکان کە لێرە بتوانن پێکەوە کاری جدی بکەن بۆ دروستکردنی نەتەوەی کورد